شیر خۆراکێک دەوڵەمەندە لە ڕووی پێکاتەوە. هەر لە لەدایک بوونەوە تاک و پیربوون سوودی لێبینین و بەکاری هێنین. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە چ جۆرە شیرێک، پێگاتەی شیر چییە؟ چۆن مامەڵەی لەگەڵا بکەین؟ پرۆسەی بەستەرە چییە؟ ئەمە و هەموو ئەم پرسیارانە لەلایەن بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەرسان پسپۆڕی نێودەوڵەتی بواری سەلامەتی خۆراک لەم ئەڵقەیە وەڵاممانەداتەوە. لەگەڵمان بن. شیر خۆراکێکی دەوڵەمەندە بە پرۆتین کە بۆ بنیادنانی ماسوولکەکانمان و نوێکردنەوەی شانەکان گرنگە. شیر دەوڵەمەندە بە فسفۆر و کالیسیۆم کە بۆ بەهێزکردنی ئێسک و ددانەکانمان پێویست و گرنگن. هاوکات دەوڵەمەندە بە ڤایتامین دی کە هاوکاری هەڵمژینی کالیسیۆم دەدا. دەوڵەمەندە بە پۆتاسیۆم کە بۆ ڕێخستنی فشاری خوێن پێویست و گرنگە. هاوکات دەوڵەمەندە بە ڤایتامینی B3 و B12 کە ئەمە بۆ تەندروستی و ئەندامی دەمار و بەرهەمهێنانی وزە پێویست و گرنگن. بۆ منداڵ پێویستە شیر، بۆ گەشە و گەورەبوونی، بۆ پیر پێویستە شیر، بۆ پارێزگاریکردن لە ماسوولکەکانی. لە پارێزگای هەڵەبجە سڵاوتان لێبێ لە کێڵگەی ئاژەڵداری ڕاسانەوە ئەم بەرنمەیەتان پێشکەش دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەرسان پشکنەری نێودەوڵەتی لە بواری سەلامەتی خۆراکە. دکتۆر گیان سەرەتا ئەمێ دەستخۆشیتان لێ بکەم لە پای بەڕێوەبردننی ئەم پرۆژە جوانە، ئەم پرۆژە ناوازەیە کە لە ڕووی سەلامەتی خۆراکەوە تەواوی ستاندەرەکانی تێدا جێبەجێ کراوە. ئەڵقەی ئەم ڕۆژمان لەسەر سەلامەتی شیرە. دەستپێکی پرسیارەکانم بەوە دەست پێ یەکەم. ئەو شیرە سروشتەی کە لە کێڵگەیەکی وەکو ڕاسانە بەرهەم دەهێنرێت لەگەڵ کارگەیەکە کە پێی وترێ شیری دەستکرد، جیاوازیەکانیان چییە؟ لە ڕووی پێگاتەوە، لە ڕووی بەهای خۆراکیەوە ئەگەر بۆمانی ڕوونکردنەوە. بەخێ بێسەر چاوم کاکتۆر عەزیزتان کێشا ماندوو نەبن. دیارە پرسیارەکەی جەناب ئەتوانین بڵێن جیایکینەوە بڵین ڕاستەکەی بازاری ئێستا بازاری شیرەمەنی زۆر ئەنواع شیری تایە. سەرەتا دوو زۆر شیرمان هەیە، پلاند بیس میلکمان هەیە و ئەنیماڵ بیس میلکمان هەیە، یعنی شیرێک سەرچاوەکەی ئاژەڵە، شیرێک سەرچاوەکەی ڕۆکە. ئەو تا بێ بڵێن شیرێک سەرچاوەکەی ئاژەڵە ئەوەیە کە لە ئاژەڵە شیردارەکەنی وەکو مانگا و مەڕ و بزن و حتا حوشتر و ئەمانە پێوترێ شیری ئەنیماڵ بیس، یعنی شیرێک سەرچاوەکەی ئاژەڵە. شیرێکیشمان هەیە پێوترێ پلاند بیس، واتە ئەو شیرەی ڕۆکیە وەکو شیری سۆیا، وەکو شیری برنج، شیری چەندین ڕۆکمان هەیە کە شیر لێ دروستەکرێ. ئەوانە کە ئێستا لە زۆر لە بەرهەمەکانە شیری ڕۆکیە بەکارهێنن بە شیری ئاژەڵی فرۆشن. ئەمە جۆرێکتری شیرە. جۆرێکتری شیریش هەیە هەر شیری ئاژەڵە ئەکرێ بە شیری وشک، بەڵام بۆ ئەوەی کەم بکەوێ یان پێک هاتەی سەرەکی شیر کە بریتە لە تۆتەل سۆڵید کە پرۆتینە، کە چەوریە، کە کاربۆهیدراتەکانە، ئەمانە یەن مەسەلەن چەوریەکەی دەرەکەن بە جیا چەورەکە ئەفرۆشن، بەڵام یەن چەوری شیری ڕۆکیە خەنە ناو شیرە وشەکەەوە. ئەمە جۆرێکتری شیرە کە شیری پاودەرە لە بازاڕەکانە بە شیری وشکی ئاژەڵی ئەفرۆشێ، بەڵام پێک هاتەکەی نیو بە نیوە، پێک هاتە سەرەکەی کە شیری کوبڵی چەوری و پرۆتینەکەیە ئەنیماڵ بیس نییە، پلان بیسە، ینی لە ڕۆکەوە سەرچاوی کرد. ئەمە جۆرێکتری شیرە. بەڵێ دکتۆر، یعنی ئەگەر ئێمە پرسیارەکەمان لەسەرەوە بێ لە ڕووی بەهاوە، لە ڕووی بەهاوە ببوورە یەک بەشێکی تری شیری وشک و شیری تەڕ هەیە. ئەوە چییە؟ تەڕەکەەوەی ئەو شیری ئاژەڵی کە ڕاستەخۆ لە ئاژەڵەکە وەرەگیرێ، بەشێکی سەرێکی شیر کە مرۆڤ ئەبێ سوودی لێ وەرگێ، جگەلەوەی پرۆتینی باشە و کانزاکانی باشە و ڤایتامینەکانی لە تۆپایەوە مرۆڤ پێویستی پێێتی و چەورەکەی مرۆڤ پێویستی پێێتی. بەشێکی تر لە شیرە هەیە پێوترێت پرۆبایۆتیک. پرۆبایۆتیک چییە؟ بەکتریایی سوودبەخشە کە مرۆڤ ئەیخوات و زیندە چەلەکانی ناوڕی خۆڵی بەکتریای سوودبەخشی ناوڕی خۆڵە ئیسفادەی لێکەن و وەکو ئەندامی هەرسی وەکو ئەندامی هەرسی باشە
و هەروەها کۆمەڵێک کردداری هەرس لە گەدەی مرۆڤ و لە ڕێخۆڵی مرۆڤ ڕوایە کە هەندێک شیکردنەوەی مادە خۆراکیەکان بۆی ئەو بەکتریانەوە بن و مرۆڤ سوودی لێبینێ لە شیری وشکە ئەم جۆرەباتیکە نامێنێت بۆیە شیری فرێش بەهای خۆراکی زیاترە تۆجگە لەوەی کە ڤیتامینێک و سەرچاوێکی مادەی خۆراکی زیاتر وەرەگری پرۆبایۆتیکش وەرەگری کە پرۆبایۆتیک لە شیری وشکان نییە. دکتۆر جان لە ڕووی نرخەوە هەمیشە جیاوازیەک لە ڕووی نرخی شیرە پاودەرەکە لەگەڵ ئەو شیرە فرێشەی کە لە چێلگە ئاژەڵداریەکەەوە ڕاستەخۆرە جیدێ بوونی هەیە ئەم جیاوازی نرخە هۆکارەکەی چی؟ خۆی بە شێوەیەکی سروشتی ئەبێ شیری تەڕی شیری سروشتی شیری فرێشی ئاژەڵەکە ئەبێ گرانتری بێ لە وشک چکە شیری فرێشەکە ڕاستەخۆ لە ئاژەڵەکە وەرەگیت و مەصرفێکی کەمی تیاکەی کە پاستۆرایزەیە و ئەی فرۆشی بەڵام شیری وشک خۆی ئەبێ گرانتر بێ بۆ چونکە تۆ وزەیەکی زۆری تیا سرفەکەی تاقەیەکی زۆری تیا بە خەرجەی تایەکی بە شیری پاودەر بۆیە شیری پاودەری سروشتی ئەسڵ کە سەرچاوەکەی ئاژەڵ بێ گرانتر لە شیری تاق بەڵام ئەم شیرە پاودەری کە هەرزانە بۆی ئەوەی پێکاتەیەکی سەرەکی شیرەکە کە چاوری پرۆتینەکەی دەریان کردو هی ڕۆکیان تێکردو بۆی هەرزان کولفەکەی هەرزانتر دەرەچێت بۆی هەرزانترە لە ڕووی بەهای خۆراکیشەوە جیاوازترە و بەهاکەی هاوتا ناتوانین بە جۆرێک لە چیتین بەخەش حسابە ئەبێ هاوڵاتی ئەمە بزانێ ئەم لی بڵێ شیری وشکە و سەرچاوەکەی پلاند بیسە یعنی ڕۆکی ئێستا بۆ نمونە لە تورکیا لە وڵاتی ئەردەنی داوسێمان ئەگەر بتەوێت شیری وشک هاوردەکەی ئەڵێ ئەبێ سەرچاوەکەی ڕۆکی نەبێ ئەو کاتە شیری وشکیان گرانە بۆیە مەجبورن کردی ئاژەڵداری بژاوەتەوە لێ بۆ حکومت خەتەقی کردو. باشە دکتۆر هاوڵاتیکی ئاسایی چۆن یعنی ئەچێتە دوکانێکەوە مارکێتێکەوە چۆن ئەمە بناسێتەوە ینی کابینە ئەمە چۆن بزانێ شیرێکە سەرچاوەکەی ڕۆکیە ئەمە شیرێکە سەرچاوەکەی ئاژەڵیە ئەمە پرۆتین و چێوری لێ دەراتوە ینی ناسینەوەکەی هاوڵاتی ئەبێ پشت بەو لی بڵە بەسێ حکومت ئەبێ تاقیگە ئەوە جیاکاتەوە بە فیزیایی و بە تام و بە ئەو شەوازانە بە ڕنگ و بۆ بوون و بە تام ناتوانین جێ یعنی ئەساسن ئەبێ تاقیگەی کوالیتی کۆنتترۆل ئەمە یەک لاکاتەوە خۆراک کۆنتترۆل یاخود کۆمەڵێک یاسا و ڕێسا بۆ نمونە حکومەتی هەرێم بڵێ ئەبێ دووشت بکەن مەسەرەن لە عێراق لە زۆر وڵات وایە ئەبێ بە شێوەیەکی گەورە لە لەیبڵی ئەو بەرهەما بنووسێمە سەرچاوەکەی شیری وشکە و ئەبێ بنووسێ سەرچاوە شیری وشکەی پلان بیسە ڕۆکیە نەک ئاژەڵی وەو کاتە هاوڵاتیش هیچ هاوڵاتی ئامادە نیە شیری ڕۆکی بکڕێت تا شیری ئاژەڵی ماوی. باشە کاک دکتۆر لە ستاندەری عێراقیشە ئەم شتە با بڵێن بوونی هەیە و بەڕەتکراو حسابەکرێتەوە لە شیر و بەروبوومە شیرەمەنیەکانە قەدەغێ نیشاستەی تێکەڵ کرێت و بەشێکیش لەو کارگەی بەرەمێنانەی کە هاوردە بە تایبەتیوانی کە هاوردەیە کرێ ئەم نیشاستەیە لە ناو شیر و بەروبوومە شیرەکانە دیارەکرێت و ڕەتەکرێتەوە هۆکاری تێکەڵکردنی ئەم نیشاستەیە چییە بۆ چیکە هەرەوەی کەوتمان نیشاستە چییە لە گەنمەوە هاتووە نیشاستە سەرچاوێکی پرۆتینیە ئەوەی وتمان پلان بیسە یان چیەکەن ئەم شیرە وشکە پرۆتینە حیوانیەکە چوری حیوانەکە لێ جیاکەنەوە و خامە و ئەو شتانەی پێ دروستەکەن یان نیشاستاکەنە ناو شیرە وشکەکەەوە پرۆتین و کەرە مەسەرەن کەرەی ڕۆکیێنن ئەکەنە ناو شیرە وشکەکەەوە یەت تۆتەل سۆڵید یعنی ئەوەی کە لە بری پرۆتین و فاتی شیرە فرێشەکە شیرەکەی تری پێزیاکەن ئەبێتە چی ئەبێتە پلان ئەو کاتەی تر نەڵێن بە جۆرێک لە ئەگەر هاوڵاتیەک خۆی بزانێ من نیشاستی و بیکڕێ لەیبڵەکەی ڕوون بێ ئاساییە بەڵام بەهایەکەی بێ کەمتر بێ نرخی کەمتر بێ وا نەکات کە ئاژەڵدارەکە یاخود شیرە سروشتەکە ناتوانێت منافسە ئەم شیرە جۆرێکە لە فیک بکە. باشە کاک دکتۆر بەشێک لە ئەو شیرانەی کە هاوردەیەکرێ ئەڵێن شەکر ڕنگ ئەو باسی چێوری ڕۆکیەکەت کرد جەنابەت کە تێکەڵیەکەن لەبەرەوەی چێوری ئاژەڵیەکەی لێ دەرێنن چێوری ڕۆکی تێکن تا چەندێک حەقیقەتی تایە کە شەکر و ڕەنگی شتێکەڵی شیرەکرێت هەندێک لە شیرە ڕۆکیەکان ئێمەمانەوە شیرێکی ئاژەڵیمان بۆ دەربچێت لە کە شیرە وشەکە توێنینەوە کرێمی بێ لەوەی هەندێک لە مەسەلەن لەوەتە شیری بادام کە ڕۆکیە لەو چگرانیش بێ ئەو کرێمیە نەیە ئەبێت تۆ بیکەی بە کرێمی بۆ نمونە ئێمامانەوە کاربۆیدراتی بەرز بێ شەکریشە کاربۆیدراتە
ئەیانوێ کاربۆیدراتی بەرز بێت ینی هەموو ئەوە بۆ ئەوەیە ئەیانەوێ لە ڕێگەی کۆمەڵێک فۆرمولاوە نزیک بنەوە لە شیرە سروشتەکە بەڵام سوشەکەش نییە بەس کاک دکتۆر ئەمە لە ڕووی سەلامەتیەوە زیان بە تەندروستی تاکەگەینە بۆ نمونە بەشێک لەو ڕنگانە کارسینۆجینن واتە دروستکەری شێرپەنجەم بە تایبەتی هەندێک ڕنگ هەیە کە مەسەلەن سوورە هەندێک ڕنگ هەیە تێکەڵی خۆراکی ئەکرێ ئەمە خۆی لە خۆیان هەم ڕێگە پێدراونی هەم لە ڕووی سەلامەتیشەوە زیان بە سەلامەتی ینی کارێکی سروشتیە تۆ دانیشیە ڕنگ و شەکر تێکەڵی مرۆڤ بەروبوومیشی خۆراکی مرۆڤ زۆر جار کە دەست کاری کردگارەکانی خۆی گەوراکە زۆر زۆر شتە گۆڕێ بۆ نمونە لە هەندێک لە ڕەنگەکان پلان بیسە کێشەینی هەر ڕۆکیە هەندێکیان جیاوازە لە هەمووی گرنگتر غەشە تیجارەکەیە یعنی تۆ بۆ نمونە هاوڵاتی ئێمە دڵنیام سەر لە 1970ەوە بزانێ ئەم شیرە ڕاستە خۆشیری وشکە لەوە چێ یان بە نرخێکی زۆر کەم درێ بیکڕیان نایکڕێ لە هەمووی گرنگتر لە هەندێک وڵاتی دەوروبەرمان بۆ ناوخۆ قەدەغەیە شیری وشک بەکار بهێنرێ بۆ بەرهەمی شیرەمەنی بەس بۆ هەناردەکردن ڕێگایان ئاسایی ئەمان بۆ خۆی تەفسیری ئەو شتەیە ڕاست تەواوە کاگێ دکتۆرجان ئەوەی بینیم لێرە لە کارگەی ڕاسان یا با بڵین لە کێڵگەی ئاژەڵداری ڕاسان کە شیری بزن بەرهەمەهێنێ ئەستەری پرۆسی بەستەرم دی کە لێرەیە ئەنجامەتر گرنگی ئەم پرۆسەیە چییە بۆچی بەکاردێ و ئەگەر بەکارنێ کێشەکەی چیە خۆی بەستەرە بریتە لە چی بریتە لەوەی کە وا لەو شیرە بکەی کە باسمان کرد ئەڵین کۆمەڵێ بەکتریای سوودبەخشیایە بەڵام لەگەڵ بەکتریا سوودبەخشەکە ڕاستەوە خۆ کۆمەڵێ بەکتریا لە فەزای شیرەکەیە یاخود لە چڵی گوانی مانگا و بزنەکەیە بە سروشتی هەیە بۆ نمونە ئیکۆلای سکچوونە ئەو بۆ تووشی مرۆڤەکان تووشی سکچوونەکە بەڵێ بەڵێ ئیکۆلای سەمومە بۆی زنین و ژارە زۆر یاخۆ سەلمۆنێلا تۆ ئەڵەی لە ڕێگەی کۆمەڵێک پرۆسەی گەرمکردنەوە ئێمە علمی بایۆلۆژیەن کۆمەڵێک بەکتریامان هەیە لە پلێکی دیاریکراوە لە 1970یان ئەکوژێ سێ جۆر بەستەرەمانێ بەسەرش بریتە لەوەی بتانی سەر و لە 1970 یاخود زیاتری بەکتریا زیان بەخشەکان لەو شیرەیە بکوژی سادەترینیان ئەوەی لە ماڵانی خۆمان پێڵێن کوڵاندن تا لە بەستەرە کوڵاندن ئەو پەڕی بەستەرەیە ئەخیر لە کوڵاندنە هەڵەیەکی تایە کۆمەڵێ بەکتریای سوودبەخشە کوژی پێویست ناکە ئێمە بگەینەوە ئاستا کە هەڵێ قوڵب بە کوڵ بە ئانی کوڵاندنەکە کە لە ماڵایەکەی نێمە سوودیە بێ بووی مایکرۆ بە زیان بەخشەکانە کوژە هەمووی قەتڵ بە سوودەکانە بەڵێ بەڵام بەسەرە چییە بەسەرەی سێبی یەکەمیان هەیە کە زۆر عامە کە شیرەکە دوجار بۆ 7 ڕۆژ تا 14 ڕۆژ لە بوتڵێکە ئامێنێتەوە ئەوەیە کە 65 پلەی سەدی گەرمیەکەی شیرەکە لەو 65 پلەیە ئەمێنێتەوە تا نیو ساعت سی خولەک لە سی خولەکە بۆ 65 پلە ئەوە پێوترێ بەسەرەی عادی بەسەرێکی ترمان هەیە شۆر تێرمە هەتاوەکو 72 گەرمیەکەی بۆ 15 چرکە کافیە ئەمەش جۆرێکتری بەستەرەیە ئەمەش هەردووکیان شێڵف لایفیان ینی فترەی مانەوەی ئەم شیرە تا 2 هەفتەیە زۆرێک ترمان هەیە ئەڵتراهای پێوتری USC ئەو شیرەی کە لە بوتڵەکانە هەیە و تەنان لەبەر خۆری شاداینی کێشەی نییە ئەوە شێرە شیری معقەمە لە 100 بەکتریاکانە کوژێ لە 130 بۆ 130 پلە بە پرێشەر شیرەکە تەواو بە پرێشەر و بۆ پلە گەرمیە تاقیمەکرێ تا ماوەی 6 مانگ هەموو مادە خۆراکیەکان وەکو ڤایتامینەکان وەکو پرۆتینەکان وەکو چۆرەکان هیچی دەستکاری ناکرێت تەنها پرۆبایۆتیکەکان نامێنێ بەکتریا بە سوودەکان بەکتریا بەستەکانە کوژە وەش فترەی مانەوەشی تا 6 مانگەمێنێ یعنی بۆ نمونە تۆ کەسێکی ڕێ بۆ شیرەکەم خەسار بێ با 6 مانگ بمێنێتەوە بەڵام پرۆبایۆتیکیان نامێنێ بۆیە بەهای تۆزە نرخی کەمتر لە بازار دابەزێ بەها خۆراکیەکەشی بەهای خۆراکی دانابەزێ تەنها پرابێت ئەگەر بەهای خۆراکی بە کانزاکان و بە ڤایتامینەکان و بە مینیرەڵەکان بە خوێەکان حسابکرێ دانابەزێ بەکتریاکان کە سوودی لە ڕووی سوودۆ دابەزێ بەبراورد بۆ ئەگەر هاوڵاتی 500 ناژیاتر با بە شیرێکی فرێش قازانشێتی وەک لەوەی شیرێکی یۆسی بکڕێت تەوانە گەرەمەی بۆنەکە مەترسیەکانی توشبوون بە نەخۆشی تای ماڵتا و گرانە تا و سکچوون و هەتا دوایی ئەگەری سەلامەتیەوە یۆسیەکە لە فرێشەکە سەلامەتی جاری وایە فرێشەکە
تۆ بە چاکی دروست کردو لە کارگە ئامەری مۆدررنێ ئەیتە دوکاندارەکە فێنکەرەوەی نییە سەلاجێکی باشی نییە خراپە بێ وەکو ئەمن و سەلامەتی پێویستەکە سەلامەتن. کاک دکتۆر ئەو با بڵین وەڵامی جەنابە ڕامە کێشە بۆ پرسیارێکی دیکاویشەوەی لە بەشێک لە شیرەکان تەمانەوەی جەنابە باسی کرد وتی یا بۆ 2 هەفتە شێڵف لایف یا ماوەی مانەوەی لە ناو بازارەکان یا ئەگەر تەواوی بەکتریاکانێک کوشت بۆ ماوەی 6 مانگ لە ناو بازار و مارکێتەکان ئامێنێتەوە بەشێک لەو شیرانە بینی سەر و 6 مانگ تاریخی لێدراوە سەر و 6 مانگ تاریخی لێدراوە چی تر وای لێ ئەکا کە سەر و ئەو 6 مانگە ئیدامە بە چی شیرەکە لە دەرەوەی وڵاتەوە دێتە ئێرە لەوانەیە هەر مانێکی بە نقڵ و بە لۆدین و بە معاملەی گومرگ و داغڵبوونەوە خەریک بێ مانیە لە ناو مەخزە نابێ مانیە اینجا مارکێتینی بۆ بکەواتە ماوەیەکی زیاتر ئەمێنێتەوە بەرزکردنەوەی شێڵف لایف بە چی کرێ ئەگەر بە بەستەرە نەبێ سەرەتا لە سەدا لەوە سەد بڵێ ئەم شیرە سەرچاوەکەی ڕۆکیە کە سەرچاوەکەی ڕۆکی بێ هیچ بنەمایەکی بەکتریاییتیانە تا بڵێ خراپە بێ بۆیە بەرهەمێنەری ئەم شیرە ئەزانێ سەر و شەرمان ئیدامە هەیە بۆ چکە هیچ پرۆبایەتی هیچ بەکتریاییانە بۆ سەرچاوی ئەو شیرە ڕوونە کە سەرچاوێکی ڕۆکیە ئاژەڵی نییە ئەگنا ستاندەری ئێمە 6 مانگ. باشە کاک دکتۆری ئێمە ناهی دەرەوە تا چەندێ ڕاستە فۆرمالین تێکەڵی شیرەکرێ بۆی وەکو پریزێرڤەتیڤێ وەکو هەڵگرێکی با بڵێین شیرەکە بەردەوامێتی هەبێت هەنی ماوەیەکی زیاتر بمێنێتەوە هەر لە ستاندەریشە فۆرمالین لە شیر و شیرەمەنیان قەدەخ کراوە کە پشکنینی بۆ کرێت تەمان ئەشزانی فۆرمالین لە ڕووی سەلامەتی و تەندروستیەوە زیانی هەیە بۆ لە کاتی خواردنیان بۆ مرۆڤەکان. کەرتی پیشەسازی خۆراک ڕۆژ بە ڕۆژ لە توێژینەوەی گەورایە و لە تەتەورایە کیمیکەڵ مەتریالەکان پریزێڤەتەکان ئەوانەی کە مادەی پارێزەری خۆراکین نێشنەل لیمیتێکمان هەیە ساڵانە یەکێتی ئەوروپایی ڕگولیشنەکان FDA ئەمریکی CFI کەنەدی ئەمانە لیمیت دەرەکەن کە ئەڵێن بەم لیمیتە ڕێگە پێدراوە ڕاستەکەی لیمیتەکان بەردەوام لە گۆڕانکاریە ئەبێ ئەوە لە بەرنمەیەکەوە لە کەسێکەوە بڕیار نەدرێ کامە ڕێگە پێدراوە کامە ڕێگە پێدراو نییە ئەسڵەن ئیشی هاوڵاتی نییە بزانێ ئەمە ڕێگە پێدراوە ڕێگە پێدراو نییە ئەوە بێ دەستگایەکی چاودێری سەلامەتی خۆراک بکاتەوە چکە ئەمانە دیتێل و تەفاسیلی خۆراکین کە هاوڵاتی ئەوەندە گرنگە بزانێ هاوڵاتی شیری وشک بەهاکەی چیە شیری فرێش چیە و کامە باشە کامە خراپە ئەوی تری ئەبێ دەستگایەک کە لی بڵی ڕێگە پێدراوی یا چۆن لیبلی دەرمان هەیە و حکوومەتی هەرێم ڕێگە پێدراوی ئەو لیبلانە هاوڵاتیەکی ئاسایی کە کارگەیەک دانێ بەڕای من گەورەتری مەترسی ئەوەیە کە هاوڵاتی ئێمە ڕاستەخۆچێ شیرەکە سەڵێکەوەی فرۆشە بە ناوی شیری کوردیەوە کامە زۆر قەدەخەکراوە من لە تورکیا بووم لە زۆر شوێنیکە بووم هاوڵاتی ئاسایی بۆی نەبۆشی بفرۆشێ سنتەری کۆکردنەوەی شیر هەبوو ئیلا بیفرۆشێ بەر سنتەری کۆکردنەوەی شیر خۆی ڕێگە پێدراوی نیەوە هاوڵاتیە برۆسێلا بڵاوەکاتەوە بۆ نمونە بە ناوی سەڵی کوردیەوە فرۆشەکەمە لێدان نییە لە بەرهەمی کوردی بەسک و ئەبێ پێ ڕێک بخرێ ڕێخستنەوەی چۆن ئێمە ئەبێ سەپۆرتی کشتی خۆماڵی بکەین بەڵام سەر ئەویش چی هەیە سەلامەتی گرنگترە چەندێک ئاسایشی خۆراک گرنگە ئاسایشی خۆراک بریتە لە دابینکردنی خۆراکی پێویست لە هەمە زۆر بۆ هاوڵاتیەک سەلامەتی خۆراکیش ئەو خۆراکی دابینێکی تەندروست بێت ئەگونجێت تۆ ژەمێکی چۆن لە چەند ڕووداوێکی تەسەممان بینی پۆیزنین ژارایی بوون لە کامپەکانە ئاوارە ئاهات پێویست بە خۆراکیان بۆ دابینکەی بە زەبری خۆراکیان بۆ دابینکەی تووشی ژاراویە بوون ئەنی سوودەکەی بێتە زیاد ئەی بە گونجاوی ئەزانی پارێزبند بەکاربێنرێ بۆ شیر و شیرەمەنیەکان پارێزبند مەبەستم لەوە نیە مەسەن خویا و سوێری کۆمەڵە لەم بابەتانە دانرێ بۆ ئەوەی ماوەی ئەمە سروشتیە و هیچ کێشەیەکی تەندروستیت بۆ دروست ناکە بەس مەبەستم پارێزبەندە کیمیاییەکانە پارێزبەندی کیمیایی شێوەی سۆدیۆم نایتریت هەموو لاکتیک ئەسیدمان هەیە ئێمە لاکتیک ئەسیدمان بەکارهێنا ئێمە لە وڵاتی کەنەدا بۆ بەڕێژەیەک بۆ گۆشت لاکتیک ئەسیدمان سەرچاوێکی سروشتی ڕۆکیە و بەکارهێنرێ بۆ پاراستنی ڕۆکە بۆ گۆشتەکە
وە سەدان توێژی سەکراوە نابێ بڕین هەموو مادەیەکی حافزە خراپە. مەبەستم ئەوانەیە بۆ نمونە وەکو نایتریتەکان تێگەیشی من ئەڵێم ئەوەی کە لە لیمیتی یەکێتی ئەوروپا و FDA و ئەمانە هاتووە و ساڵانە ئەم لیستە ئەبدەی تەکرێتەوە ڕێگە پێدراوە ناکرێ ئێمە کەرتی پیشەسازی بۆ نمونە من هەناردەیەکی زۆری شیرم هەیە هەناردەیەکی زۆری گۆشتم بەرهەمێکی زۆری گۆشتم هەیە ئەمە بینێرم ئەو سەری دنیا و هاوڵاتیەکی لەو سەری دنیا ناتوانێت ئەم گۆشتی من وەرگێ لە ڕێگەی مادەی پارێزەرەوە ئەیگەینتە دەستی و زیانیش بە هاوڵاتەکە ناگا نابێ ڕاست و چەپ هەمووی ڕافسکەی دەست خۆش بە دکتۆرجان مانومان کردی دووبارە ماندوونە من بۆم پرۆژە جوانی کە خزمەت بە ژێرخانی ئابووری کوردستان و سەلامەتی سیستمی سەلامەتی و ئەمڕۆ بە تەواوەتی لەگەڵمان ئاماندووبی زۆر سپاس دووبارە لە کۆتاییە هیوادارین لەم ئەڵقەیەدا بەشێک لە وەڵامی پرسیارەکانی ئێوەماندا بێتەوە دەربارەی سەلامەتی شیر و بەروبوومە شیرەمەنیەکان تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ